خۆپیشاندەرانی بەغدا تەنیا لەسەر بەشێکی پردی کۆماری و گۆڕەپانی تەحریر ماون. ئەوە لە کاتێکدایە پێشتر چەندین شەقامی بەغدایان گرت بوو، تەنانەت دەوامی دامەزراوە حکومیەکانیان پەکخست بوو. جگە لە بەغدا لا زۆربەی پارێزگاکانی دیکەش خەریکە دۆخەکە ئاسایی دەبێتەوە. حوسێن ئەلحەدراوی ئەندامی ئەنجومەنی پارێزگای نەجەف کە بابڕیاری پەرلەمانی عێراق هەڵوەشاوەتەوە با تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند. ڕەوشی شاری نەجەف ئارام و سەقامگیرە. کۆمەڵێک خۆپیشاندەر لە گۆڕەپانی سەدر ماون، بەڵام لە سەرجەم فەرمانگە حکومیەکان دەوام دەستی پێکردووەتەوە. بەڵام هێشتا خەڵکی ناسریە لە ناڕازایەتیەکانیان بەردەوامن. شەهید ئەحمەد غالبی ئەندامی ئەنجومەنی پارێزگای زیقار با تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند ماوەی 2 هەفتەیە لە شاری ناسریە خۆپیشاندان بەردەوامە و فەرمانگەکانیش داخراون. پێنجشەممەی ڕابردوو سەندیکای مامۆستایان کۆتایی مانگرتنی ڕاگەیاند، بەڵام ئەو بڕیارەی سەندیکای مامۆستایان با دڵی خۆپێشاندەران و مانگرتووان نەبووە و ئەمڕۆ بە هەزاران کەس ڕژاونەتە سەر شەقامەکان و چوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردە و فەرمانبەرانیان کردنە دەرەوە. شەهید ئەحمەد غالبی گوتی لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوە زیاتر لە 25 کەس لە هێزە ئەمنیەکان بریندار بوون و زیاتر لە 20 خۆپێشاندەریش تووشی هەناسە تەنگی بوون. هاوکات کاردانەوەی لایەنەکان لە بەرامبەر هەوڵی تایبەت بامانەوەی عادل عەبدولمەهدی لە پۆستەکەی بەردەوامە. پەیجی ساڵح محەممەد عێراقی نزیک لە موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر بڵاوی کردەوە. ئێستا ڕاگەیاندن و دەنگۆی جۆرا و جۆر زۆر هەن، ئاماژە بەوە دەکەن کە سەدر لەگەڵ عامری و ئێران لەسەر هێشتنەوەی حکومەتی ئێستای عێراق ڕێکەوتووە و ئەمە درۆیە، چونکە هەر ئەمڕۆ یەکشەممە سەدر هاشتاگی بڕۆگەندەڵی ڕاگەیاندووە. ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی سەدر لە هەموو بڕیارەکانیدا لەگەڵ گەلە و لەسەرخستنی ڕاستی سڵ ناکاتەوە. سەرچاوەیەکیش لە نووسینگەی عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەی عێراق لە نەجەف ڕەتی کردەوە مەرجەعیەت لایەنێک بێت لە ڕێکەوتنی نێوان سەدر، حەکیم و ئێران لەبارەی بەهێز کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکان و هێشتنەوەی حکومەتی ئێستای عێراق. بەپێی ئاماری کۆمیسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ لە عێراق لە سەرەتای مانگی ڕابردووەوە 301 کەس کوژراون و زیاتر لە 15,000 کەسی دیکەش بریندار بوون.